دکتۆر بەخێر هاتی بانێکی باش بۆ تۆ. زۆر سپاس. دکتۆر پێش هەموو شتێ چیت هەیە بۆ یادی 7 ساڵەمان؟ جوانیەکان. زۆر سپاس. بایی هەموویەتی. گرنگەوەیە کە کوردستان 24 لای کەسانی ڕۆشنبیر بەڕێستان، کەسانی ئاسایی سادە مناڵێک گەنجێک هەر یەکێک لەوانە جێخۆی کردبێتەوە. دکتۆر پێویستەکە میدیا لە دەستپێکی ڕۆژەکەەوە چی ببەخشێت بە بینەر و بیسەر؟ طبعا سەرەتا سوپاسانەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز کە ئەو ماوە دەبەخشن بە ئێمە. طبعا بوونی کەناڵ گرنگە بەڵام لەو گرنگتر ئەداکەیەتی چۆن ئەدا دەکرێت. ینی کەناڵ زۆرە لە وڵاتان کەناڵ هەیە لە کوردستانە کەناڵمان زۆر، بەڵام ئەداکردنی بەرنامەکانی پرۆگرامەکانی چۆن دەرخواردی بینەرانی بیسەرانی خوێنەرانی دەدات ئەمە گرنگە. کوردستان 24 توانێتی لەو ماوەی کە ماوەکەمەی بەڕاستی لە چاو کەناڵەکانی ترە ماوەیەکی کەمە دامەزرا توانێتی جێگەی خۆی لە ناو دڵی بینەرانیا بکاتەوە. ئەمە گرنگە. جا لە بەرنامەکانیان بێ ئەدای بەرنامەکانی یا ئەدای بێژەرەکانیان وێ ئەدای ئەو پرۆگرامینە بێ کە لە سیاسەتی کەناڵەکە ئیشی دەسەرەکرێت. بۆیە وا پێویستە لە سەرەتای هەموو ئیشەکە بە جوانیەکان دەست پێ بکەیت، بە زەردەخەنەیەک دەست پێ بکەیت، بە قسێکی خۆش دەست پێ بکەیت. ناکرێتەوە لە بەیانێکی زۆر یەکسەر دەرخواردی ئەو خەڵکە جەماوەرە جوانەی کوردستان بە شتێکی خراپ دەی بە قسێکی ڕق بە دەموچاوێکی ناش. ئەمە گرنگەکانی ئیشەکان ئەگەر بەمە دەست پێ کرد ستێپەکانی تریش جوانترە بێ، ستێپەکانی تریش باشترە بێ، ستێپەکانی تریش خەڵکان بە ئەدایەکی جوان و تەماشا دەکات، بە ڕوویەکی خۆشەوە بە وەجهێکی جوانەوە قسە لەسکرد. باشە دکتۆر ئەوەی گرنگە ئێمە هەوڵ ئەدەین ئەو بۆشایانە پیا بکەین کە لە ناو کۆمەلگە هەن، ئێمە قسەی لەسەر بکەین و بیخەینە ڕوو ئەگەر کێشەیەکە چارەسەری بکەین و زۆر جاریش ئەوترێت کە میدیاکان تەنیا بەس کێشەکە ئەخەنە ڕوو چارەسەرەکەی بەجێ ئەهێڵن. بەڵام ئەمەوێ بڵێم لە ناو میدیای کوردی و بە تایبەتی ئەو پرۆگرامانەی کە لە بەیانیانە ئەکرێت چ جۆرە بۆشاییەک هەیە وەکو مامۆستای زانکۆ ئەیبینن کە ئەبێ کاری لەسەر بکرێت؟ طب ئێمە بێەوە استێپاتیکەین، ینی دابەشیکەین، دابشکاریکی بۆ بکەین. مناڵمان هەیە، گەنجمان هەیە، پیرمان هەیە، بە تەمەنەکانمان هەیە، ئەوانی کە ئەچن بۆ دایرەکان هەر یەک و لەمانە پێویستێکی هەیە. ناکرێت پێویستەکان تۆ هەرمووی دەرخواردی خەڵکی بەتەمەند بدەیت، یان ناکرێت پێویستەکان هەرمووی دەرخواردی مناڵێکی بدەیت. نەخێر، ئەبێت دابشکاریکی بۆ بکەیت. دابشکاری مناڵمان هەیە چی پێویستە، دابشکاری گەنجێکمان هەیە چی پێویستێتی ئەمانە کە ئەمانەت کرد خەڵیانی تۆ کۆی گشتی جەماوەری کوردستان و دەرەوەی کوردت کردووە، نەک ئەوەی تۆ بەس باسی لایەنێ بکەی، لایەنێکی منداڵ بکەی، لایەنێکی گەنجکەی، لایەنێکی پیشەیی بکەی. نەخێر، ئەگەر ئەم سێپانت بە شێوازێکی جوان و ڕێک هەرمی ڕێکخست بێگومان هەموو خەڵکی تامەزروی دانیشتنە، هەموو خەڵکی تامەزرویەوەکە گوێ لێ ڕاگرێت. ئەمە ئیشەکە منداڵێک چی پێویستە، بەم بەیانی زۆر چی پێویستە، زەردەخانێکی جوانی پێویستە، قسێکی خۆشی نەستەقی پێویستە، گەنجێکی پێویستە، گەنجێک شتێکی پێویستە کە تۆ دائیمەن هەوڵی لەگەڵی دایم تۆ دیفاعی لێ بگەیت، دایم تۆ هانی بدەی بۆ شتە جوانەکان. ئەی پیرێکی پێویستە، پیرێک ئەوەی پێویستە کە بەڵێ خزمەت دەکری، بەڵێ تۆ لەمەولا لە کوردستانێکی جوانای بەڵێ تۆ ئەو جەماوەرە، ئەو خوشکانە، ئەو گەنجانە، ئەو کچەت، ئەو کوڕەت خزمەتت دەکات. ئەمانە پێویستە، پێویستەکانی ژیانە. وەکو پێم وتی ئەگەر ئەو ستێپانە دڕێخستەوە ژیانەکانیش یعنی کۆتایی ژیان دەتر نییە. بەڵام لە مالەسەف لە هەندێک کەناڵی ترمانە یەکسەر چی بە دەرخواردی جەماوەرەکەمان بەستیشتی ناخۆش بەیانیان تەقینەوەی بوو، بەیانیان ینی ئەمانە تۆ دروستە ڕاستە دکتۆر، ئەمە هەیە، ئەمە ڕوودا و ناتوانین زۆر جار چاوی خۆمانی لێ داخین لەبەرەوەی لە ناوچەیەکی گەرمین، لە ناوچەیەکین کە شەڕ و ڕووداوی زۆری تایە. بەڵام لەگەڵەوە ئەرکی میدیا تا چەند ئاراستە کراوە. پێت وایە کە میدیای کوردی خەڵک ئاراستەیەکات یاخود ئەرکە پیشەیەکەی ئەمەکە هاوڵاتی نیشتیمانیان هاونیشتیمانیان ئاراستە واتە بە گشتی ئێستا بۆتە چەندێتی یان چۆنێتی خۆی لەناو دوو کەوانە ئەبێ میدیایکی نیشتیمانی، میدیایکی نەتەوەیمان هەبێ، ئەو میدیای ئاراستی جەماوەرەکان بکات. نەک جەماوەر ئیتر چۆنی بووە میدیاکە ئاراستە بکات، چۆن بجۆڵێتەوە بێ وا بکەین. نەخێر، ئێمە وەک پێم وتی هەموو کەناڵێک، هەموو میدیاکە دانێ سیاسەتی تایبەتی خۆیە. بەم سیاسەتە کە داڕێ چەند کادرێکی باڵا لەو کەناڵە ئیش دەکەن، هەندێک خطوتات دائەنێن، خطوتاتی ئەو کەناڵدانێن کە ئەم خطوتاتە عروزیاتیان دانرا، ئەو کاتە خەڵکەکان بەم شوازە ئەڕۆن.
ناکرێت تۆ چاوەڕی جەماوەرەکەم جەماوەر تۆ چی تێ با من وا بکەم نەخێر تۆ ئەبی ئاراستەی چکە تۆ ناوی خۆت لە ناو کەناڵێکی کەناڵ 24 کەناڵێکی نەتەوەی کەناڵێکی نیشتمانی کەناڵێکی خەڵکێک جی متمانەی خەڵکی چی جەمە ئەمانە ناکرێت تۆ وازی لێبێنی ئەگەر ئەمان دواز لێ نادوجار بەر ئەو نعرەتێکی کە چیمان بە چی بەدەستەوەی جەمار کۆنتترۆڵێکی بەدەستەوەی کەناڵەکە دەگۆڕێت بۆیە ئێمە ئەو توێژینانی کە کردومان و شتی لێزانی هەر کەناڵێک کە ڕۆژ لە ناو جەماوەرە 10 ساڵ نایەتەوە 10 ساڵ نایتەوە ناو جەماوەرەکەت بۆی ناکرێت تۆ یەکسەر خۆحافزی پێ لە جەماوەرەکە بۆی شتێکی بەسیتەوە بۆ شتێکی سادە و ساکارەوە لە پرۆگرامیتە ئەکرێت تۆ لە یادی کورسان 24 لە یادی کەناڵەکەتە لە یادی دامەزانی بەرنامەکەتە فیدباک دروستکەی خەڵکێک دوێنی فیدباک بزانانی فیدباکت چییە تۆ ڕاپرسیە بکەی لە ناو توێژی ڕۆشنبیەوەی کە ئێستا بینیمان ڕاپرسی لە ناو خەڵکاکراوە تەنیا کوردستان 24یش وەک کە هەمووان دەزانن دەڵێن کوردستان 24 بۆ 24 کاتژمێر ئێمە هەوڵی ئەوادین باشترینەکان پێشکەش زۆر ڕاست بوو و تەنیا پەیوەستیش نەبێت کە بە باشووری کوردستان ئێمە زۆر گرنگێکی تەواو بە بەشەکانی دیکەی کوردستانی شدەین ئەوە تا بینیمان کە لە باکووری کوردستان خەڵک ڕابۆچوونی هەیە لەسەر کوردستان متمانەی پێێتە کە متمانەی پێت بوو ناکرێت تۆ بەس باسی هەولێر بکەی باسی کوردانی هەموو جیهان بکەی کە ئەمەت کرد شتە جوانەکانی کورد دەرخواردی جەماوەرەکەدا بەڵێ دەبیتە متمان و دەبیتە دەرەجەیەکە یەکەمەکان لەسەر باشە دکتۆر سەبارەت بە پرۆگرامەکەی ئێمە دەکات جەناب دەڵێ ئەبێ میدیا خەڵکەکە ئاراستە بکات پرۆگرامی بەیانی 24 کارێکی کردووە کە سبەینان ئێمە ئەو کەسانی کە بەهرەیەکیان هەیە ئەو کەسانی کە هونەرێکیان هەیە ئەو کەسانی کە دەستی کاریان هەیە هەم خاوەنکارن و کاریش بۆ خەڵکی دیکە دەخڵقێنن واتە هەمیشە وتومانە هەر کەسێک کە ئەتوانێت کوردستان بەرەو پێشەوە بەرێ بە هەنگاوێک دەرگای پرۆگرامی بەیانی 24 بۆی کراوەیە ئەمە تا چەندە گرنگە و تا چەند دەتوانێتی کۆمەلگا ئاراستە ئەمە زۆر گرنگە لەبەری منێکی گەنج کە هیچی شێکم نییە پیشێکی جوانە بینم کەسێکی بەهرەمەندی جوانە بیم لە کەناڵەکە هانێکە بۆ من یعنی بەدایم تەشجیع کرێم ئەم تەشجیعکردنەوە دەکات دەتر منێک لەو ئەعسابە گەرمە لەو دەرونیە گەرمە لایەنە دەروی گەرمە ساردمەوە ئیتر بەڵێ تۆ شتاکێکی کورد دەتوانی خۆت بژێنی توانین خۆت لەسەر پێەکانی خۆت ئیشکی دەتوانین لەسەر پێەکانی خۆت بەهرەکانت پەخش و بڵاو بکەیتەوە ئەمە گرنگە بۆیە لە کوردستان 24 ئەو خەڵکانەکە دێنێ ئەو بەهرەماندان دێنێ بەهر وەسیلەی بەهر سێپاتێک کە ئەیهێنێ شتی زۆر باشە من زۆرم پێ باشە و لەگەڵ ئەمەشا ئەو شتانی کە کۆمەڵگە پێویستی دەرخواردی ئەوی بی ینی کۆمەلگە چی پێویستە وەک پێم وتی پرۆگرامینی بەرنامەکە دەبێت بەم شوازە بکەی چی پێویستە بۆ جەماوەر وەکو بۆ منداڵ چی پێویستە بۆ ئافرەتێکی ناوماڵ چی پێویستە بۆ ئافرەتێکی ناو دایرە فەرمانگەی چی پێویستە بۆ بەتەمەنێک ئەمانت کە کرد بەڵێ ئەبی بە دەرەجەیەک و ئەتوانی شوێنی خۆت بکەیتەوە ڕاست باشە دکتۆر ئێمە هەمیشە سوود لە قسەکانی ئەوە بینین لە بەتایبەت مامۆستایانی زانکۆ نخبەیەکن کە توانین بیانکەینە بناخەیەک بۆ داڕشتنەوەی بەرنامە و پلانی داهاتوومان میدیای کوردی و بەگشتی کوردستان 24 کە کاری نیشتیمانیان ناکات چۆن بتوانێت بەردەوام بێت لەسەر ئەوە چۆن بتوانێت ئینتیمایەکی ڕاستەقینەی نیشتیمانی بە بینەر و بیسەرەکانی بدات بە هاو نیشتیمانیەکان بدات زۆربەی کەناڵە جیهانیەکان ئەم شتە دەکەن ینی ساڵانە کۆنفرانسێکی ناوخۆی کەناڵەکە دەکەن خەڵکانی پسپۆر ئەکادمی مامۆستای زانکۆ لە وارە داوە دەکەن پێش ئەو بۆ بەستنی ئەو مۆعیدا پێشنیاریان ئێنی ئەڵێن کاکە تو ئەندامی ئەو شتەی پێشنیارمان بەری بۆ پێشکردنی ئیشەکانمە بەم شێوازان ئەکرێت ئەگەر ئەمەد نەکرد چکە تۆ لە منێک باسێکی خۆم کە من تەمەنمەوە تەمەنێکی زۆرم کردووە هەموو باگراوەندی ئەو چەند ساڵی ناو پرۆزەی ڕاگەاندنی من تۆ ئەتوانی ئیسفادی لێ بکەین چەندین خەڵکمانێ لە کوردستانە لە هەموو لە جیهانە بانکیان دەکەی پاش بانکردنی ئەوانە هەموو پرۆگرامینی خۆت باسەکەی خاڵ بە خاڵ ئیشی لەسەرەکرێ و پێشنیاری خۆیانە بێ مامۆستاکان ئەو ئەکادمیان بەمە دەکرێتەوە دیسان ئەگەر تۆ تازەگەری خۆت نەکەی تەجدیدی کەناڵی خۆت نەکەیتەوە تەجدیدی پرۆگرامی خۆت نەکەیت و پرۆگرام ئەمرێ کە پرۆگرامیش کە مرد وەکو باسم کە 10 ساڵ نایتەوە 10 ساڵ لە ناو جەماوەرە نایتەوە ئیتر بۆیە تۆ چۆن تازەگەری خۆ دەکەی تۆ چۆن تەجدیدی معلومات و بەرنامەی هەموو شتێکی خۆ دەکەی بەمانە دەکرێت خەڵکانێکی ئەکادمی دێنم باسیەکەین پرۆگرامەکانمان پێش ئەوە بە ڕێی پرۆشۆرێکەوە لە ڕووی نامیلکێک و پیانەین ئەمە پرۆگرامان چی بکەین چی نەکەین دوجار ئەوانیش خاڵبەندی و سێپاتی خۆیان دەنووسن و دەهێنن ئەمە باس دەکرێت بەمە تازە نوێگەری دروستە بێت و نوێ بیتەوە زۆر باشە دکتۆر
هەموو کەس حەزی لە نوێخوازیە لە تازەگەریە حەزەکات ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ تەکنۆلۆژیا بچێتە پێشەوە بەڵام گرنگەوەی لەگەڵ ئەو چوونە پێشەوەیە تۆ مۆرکی کوردایەتی خۆت ئەهێڵیتەوە یاخود نا تۆ کەناڵی کوردستان 24 دروستە کاتە هەر لە ناوەکەیەوە دیارە کە تۆ بۆ کورد و کوردانی تا چەندە گرنگە کە کەناڵ بتوانێت پارێزگاری لەو کولتورە کوردیە کە هەیەی بیکات وەجگەلەوە کوردستان بەو شێوەیە کە پێویستە بە دەرەوەی بناسێنێت ئەرکی ئێمە چیە لەوێ من حەز بکرد ئێسێەوە بەجلی کوردیەوە بنایە خەتای سۆڤان کوردی بێ بەڵام سۆڤان ڕێنەکەوت لەگەڵ خانمان شتێکی لەگەڵ شتێکی تریا ڕێک نەبێت وازانێت ئەوە شتێکی واریدە ئەبێ وابی ئەبێ وانەبی ناکرێ یان ڕێک خۆشتێکی جوان دەبێت لە ڕووی ئەتەکێتەوە لە ڕووی ئەوانەوە ئەبێ هەبی کەناڵ وەک پێم وتی مۆرکەکەی خۆت کە ناو کوردستان 24 ئەبێ کوردی بیت کوردایەتێکی تاواتی نەتاوایەتێکی تاواتی زاڵی بەسەرا ینی لە ڕووی زمانەوە لە ڕووی وشەوە ئەمانەوە دەست پێ دەکات ینی هەر لە زمانی خۆتەوە زمانی بێژەرەکانتەوە دەست پێ دەکاتە تا سەرەوە ئەمە دەست پێ بکەین ینی تۆ لە قسەکەتمانە هەمووی بە زمانێکی تر بیانی قساکەین بۆی خۆم بە گەورە بزانم بە هەندێک وشە و کەلیماتی وڵاتانی تر بکە ئەمە ناکرێ وەرە تۆ زمانێکی پاراوی جوانی خۆت ئایا سۆرانیە هەورامیە بادینی هەرچ کامیان هەیە بەکاری بێنە کرمانجیە کە بەکار دێنان مۆرکێکی جوانت پێوە دیارە بێ بزایدەن ئەوانی کە بانگیشیانەکەی زۆربەی ئەو میوانانەی کە بانگەکەی خەڵکێکی پیشەی چاکی کوردی ئەمانە بن خاڵەکان اینجا توای تۆ دەرەکەوی ئەمە باسی هەواڵ و ئەوانەی تر ناکەین طبعا بۆ بەنامەکانی کە هەواڵێک بێ شتێک بێ بێکەم جار هەواڵەکەت لە کوردی و دەست پێ بکە اینجا بڕاتە هەرێمی بڵاتن ئەمانە لێرە تۆ دەرەکەوی لێرە تۆ ئەبی بە کەسێک بە کەناڵێکی نەتەوەی ڕاستە باشە دکتۆر ئەگەر باسێکی سوۆشیال میدیاش بکەین چونکە ئێستا بمانەوە نەمانوێ سوۆشیال میدیا قۆناغێک لە پێش میدیای بیسترا و بینەرە واتە تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆژنامەکانەوە ڕۆڵێکی گرنگی هەیە سوۆشیال میدیای کوردستان 24 هەمیشە ویستوێتی کە و هەوڵی داوە پیشە یانەکارەکانی بکە بەڵام ئێستا سەر لە شێواوێکی گەورە بینرێ لە ناو سوۆشیال میدیا بەگشتی ئەوەی ئەبینرێ خەڵک چاوێکی بەردەوامی لەسەر سوۆشیال میدیایە چ کاریگەریەکیە بووە لەسەر کۆمەلگا طبعا سوۆشیال میدیایەکێکە لەو شتانی ئێستا تەواو نەک ئەوەی کە هەموو عالم کاتەوە ماڵێک خانوویەک ژوورێکە بۆ تۆ ناو مۆبایلەکەی خۆت هەموو ئیعلام و هەموو هەواڵەکان و هەموو دەنگوباسی عالمیە توانین لە ناو مۆبایلەکەتە ئەو مۆبایلە زیرەکی خۆتاتیا بێ سوۆشیال میدیای کوردستان 24 بەڕاستی توانێتی شوێنی خۆی بکاتەوە پەیوەستە بەچی تابعی ینی شوێنکەوتوی کەناڵێکی سربەخۆ کەناڵێکی معتەریف ئەمە گرنگە ناوی لێ نووساوە کەواتە هەر هەواڵێک هەر چالاکیەک هەر پندێک هەر ئامۆژگاری لە کوردستان 24 بڵاو بێتەوە لە سوۆشیال میدیاکە جێ ئەتیبارە جێ باوەڕ پێکراوە بەڵام ئەمە داخکە لیرە چەندین کەناڵ چەندین نەفەق دروست بوون لەو سوۆشیال میدیاکە بێباوکن پێیجی بێباوک دروست بووە سوۆشیال میدیاکی بێباوک دروست بووە بە چەپ و ڕاستە خواردنی باش و خراپ و هەواڵی باش و خراپ دەرخواردی ئەو جەماوەرە دەدەن ڕاستی و درۆ دەرخواردیان ئەمە کێشەکەیە ینی جەماوەر ئێستا وردە ئەگەڕێتەوە ینی ماوەیەکە بەڕاستی سی لێ شوێ ئێستا زۆر وشیارترە ئێستا وردە ئەگەڕێتەوە بۆ بزانێت چێ ئەمە کەناڵ 24 کات سوۆشیال میدیاکەی هەیە لێ چ وەرگرم چکە شوێنێکی معتەبێرە کەناڵێکە بینایەکی بینا شوێنێکی هەیە ناوبانگێکی هەیە ئێمە چەندین پێیجمان هەیە لەوانە کە ئەبین لە ناو سوۆشیال میدیاکانە هەر بێباوکن هەر بێ شوێنن بۆڵێم هاوڵاتی هۆشیارە ئەزانێت ماوەیەک لەمەوە پێشدا چەند ساڵێک تەبەن هەر شتێک کە بێت یەکەمین جار تۆزێک پشت و بڵاوی پێوە دیارە بێ بەڵام ئێستا نەخێت ئێستا وردەوردەوە ئەگەڕێتەوە بۆ ڕێگە ڕاستەکە بزانێ ئەم ڕێگە ڕاستی کامانن ئایا ئەم کەناڵە چییە بۆیە ئەو ڕاستکردنەوە دروست بووە دروستە دکتۆر ئەگەر بینە سەر ئەوەش کە ئێستا سەیرێکی دەوروبەری خۆمان بکەین لە وڵاتانی دراوسێ ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناوچەیەکی ئینستەقامگیرین بە تایبەتی ئێستا کە ئەبینین چه شێوانێک هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ ئەوەی کە ئێمە شوێنێکین کە ئارامیەکی تایە ئێمە لەگەڵ ئەوەیە زۆر هەوڵی ئەوە دراوە هەر لە کابینەی نوێی حکوومەتەوە هەوڵی ئەوەی داوە کە پێکەوە ژیانمان هەبێت بەیەکەوە لە نێوان نەتەوەکان ئاین و ئاینزاکان زمانەکان هەموو ئەمانە لە کوردستانە بە شێوەیەکی زۆر ئارام لانکەیەکە کە هەمویان تیا کۆبوونەتەوە تا چۆنێ کوردستان 24 ئەو پلانی کە حکوومەتی هەرێمی کوردستان داوێتی جوانترین پلانیشە بۆ پێکەوە ژیان
ئەو کاریشی لەسەرکات کورسان 24ش هەوڵی ئەوەی داوەکە هەمان ڕێچکە بگرێتە بەر. طبعا لا ئەوە شتێکی هنا بەدیهیە بەدیهی مەبەستم چیە ینی سیرکە لە شارێکی وەکو هەولێرە هەموو ئایدیاکان هەموو فکرەکان هەموو قەومانەتەوەکان هەمووی لە ناو هەولێرێکە لە ناو کوردستانێکە شوێنی بووەتەوە لە بەرنامەکانیان دیار بوو ینی چۆن من تۆ تەماشای تۆکەم چۆن تۆ بپێوین بەو شوازە قسە لەگەڵەکەین کورسان چۆن بپێوین سری بەرنامەکانی سری بەرنامەکان هەموو بەرنامەی فکری جوان هەموو ینی فەرقی هیچ کەسێکی نەکرد هیچ ئایدیا هیچ نەتوی ئەمە وای کرد کە کورسان بچوار دەرکەوێت چۆن وەکو باست کرد بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی پێکەوە ژیان لەسەر لێرەش بامان شو کردی خەڵکانێک هەیە لە کورسان 24 خەڵکی هەڵەبجێ خەڵکانێکی دیاربکر خەڵکانێک هەیە مسلمانە خەڵکانی بەدەلم هەمووی تایە جگەل ئەو پرۆگرامێکمان هەیە بەناوێتەوە ژیان کە پرۆگراممان بەڵێ بینیم پرۆگرامەکان پێکەوە ینی ئەمە جوانیەکان پیشانەیە تۆ وەک باسم کرد تۆ چۆن ئەبی بە کەناڵێکی ڕازگۆ کەناڵێکی معتەبەر لە ناوی خەڵکیە ئەم هەنی تیا بێت مەبەستمەوەیە لە کوردستان تا چەندە میدیاکان گرنگیان بەوە داوە ئەم ناوچە ئارامی کە هەیە بەهۆی ئەوەیە کە خەڵک پێکەوە ئەگەر کەناڵ بێ باسم کرد ئەم خاڵبەندی تیا بێ ئەمە ئەوەی ئەبێ تیا بێ ئەگەر وان نەخێر سری کەناڵمانەیە نەخێر بەیانیان کە دێت جنێ و درۆ فێری منداڵەکەی منەکە قسە فێری منداڵەکەی منەکە زۆر بڵی فێری منداڵەکەی منەکە ئەمە نەخێر تا بگرێت تا پێکەوە ژیانەکان وای کردو کە کەناڵەکە من ڕقم لە تۆبی ئەو ڕقی بەڵام نەخێر کورسان توانێتی شوێنی خۆی بکاتەوە لە ناو جەماوەدا لە ناو هەموو نەتەوەکان و لە ناو پێکەوە ژیانێکی جوانیشی دروست کردووە. دکتۆر فزولیەکەم هەیە بزانم کەم پرۆگرام بەلاتۆ جوانترینە باش ئەوەی کە خۆت حەزم من زۆربەی کات حەزم لە پرۆگرامی بەیانیانە سادەکان جوانیەکە حەزم بەڕاستی پێ بڵێمە بەدەلەوەی کە ئێوە لێرن حەزم لە هین نییە ینی کەناڵێکی مناقەشە و بەرامبەری ئەوانە حەز لێ نیە حتا لە گۆرانیەکانە ئیسبانیانی ئەچم بۆ جامیعە حەزم لە گۆرانی ئەوە نیە سەریاکانی گۆرانێکی سادێ هۆ هادیەک دڵت ئارام کاتەوە ینی ناکرێت من سیرکی بەیانیان لە کورسان 24 بە رادیۆکەوی بە یا تەلەڤیزیۆنی لە ماڵە دانیشم سیرێکیشتی جوانی ڕۆژێک بابەتێکی لەسەر هەڵەبجێ لەسەر هەناڵی هەڵەبجە دوجار ڕێگە گوازێت و بۆچێ ڕابۆ شنگە یانیشتی جوانەکان حەزەکەم حەزم لەم شتانە جوانیانێ جێ دڵخۆشە دکتۆر پێمان خۆش بوو هەڵبەت بۆ هیواین ئێمەش هەمیشە لەگەڵ هاوکارانم لە ئەو هاوکارانی کە لە پشتی کامێرەکەەوە زۆر ماندوون بتوانین بەردەوام بین لەسەر پرۆگرامی بەیانیان تا دەستپێکێکی باش بۆ بینەر و بیسەرەکانیش دروست بکەین ئێمە خۆش حاڵ بین دکتۆر لێرە ئامادە بووی سوپاس بۆ بەڕێزت سپاس بۆ دکتۆر ئەکرەم فەریدون مامۆستای زانکۆ ئەم بەیانیە لەگەڵ مان بوو پسپۆڕی ڕاکات دەست بەخێر هات. سپاس.